4 ساڵ بەر لە ئێستا و لە مانگی شوبادا بازاران کەس لەم شوێنەدا لە سەرای سلێمانی کە ناویان نابوو سەرای ئازادی داوای شۆڕش و خۆپشاندانی سەرتاسەریانە کرد لە دژی گەندەڵی و زۆرداری. ئەو کات کێشەی ئاو، کارەبا، سوتەمەنی، موچە کەم بوو یانم کێشانە نەبوون. پێشینەی خانوبەرە، زەواج، دامەزراندن هەبوو. تەنانەت کێشەکانی سەرۆکایەتی هەرێم و کێشەکانی نێوان هەرێم و بەغدا نەبوون. پرۆژەکان بەردەوام بوون لە کارکردن. هەمووانی کە باسم کرد لە ئێستادا ئاو، کارەبا، سوتەمەنی هەموو ئەمانە یان نییە یان کێشەی تێدایە. پێشینەی خانوبەرە و زەواج و دامەزراندن یان نییە یان کێشەی تێدایە. ئەوەی کە ماوەتەوە تەنها قەیرانەکانە. پارتە ئۆپۆزسیۆنەکانی ئەو کات کە پشگیریان لە خۆپشاندانەکانە کرد دژی دەسەڵات. ئێستا ئەوان بەشێکن لە دەسەڵات. ئەو دەسەڵاتەی گفتوگۆکانی لە نێو هۆڵی پەرلەمانەوە گواستەوە بۆ نێو هۆڵی بۆنەکان. ئەو دەسەڵاتی لە بری دانیشتن لەسەر کێشە و قەیرانەکانی خەڵک خەریکی دابەشکردنی کورسی و دەسەڵاتەکانیانن. پرسیاری هەندێک کەسەوەیە ئایا ئێستا کاتی شۆڕشی چاکسازی و پاکردنەوەی نیشتیمان نییە لە گەندەڵەکان؟ ئاگەر حکوومەت و چەند حزبێک لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا دەستیان هەبوو بێ لە چەندین کێشەی یاسایی و گەندەڵی دەتوانن ئێستا ئەوانە چاکسازی بکەن؟ ئایا تاکەی چاوەڕوانی کۆبوونەوە پێنجقۆڵیەکان بین؟ هەندێکیش ڕای وایە ئەگەر خۆمان بە خاوەنی نیشتیمانێک بزانین نابێت بەجێی بێڵین بەڵکو دەبێت خۆمان چاکی بکەین. ئازان و خۆشەویستان لە نێنارتیەوە جوانترین سڵاوتان لێبێت لا ڕووماڵێکی ڕاستە و خۆدا لە بەردەگی سەرای شاری سلێمانی گفتوگۆ دەکەین لەسەر تەواوی ئەو بابەت و تەوەرانی کە باسم کرد بە میوانداری هەریەک لە سۆران عومەر پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان، ئیسماعیل عەبدوڵڵا بێژەری سەرای ئازادی، دکتۆر شێرکۆ حەمەمین پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان، یەحیا نەوزەر بێژەری سەرای ئازادی، ئەنوەر حسێن ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان، دانا جەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی پارتی. زۆر بەخێر من. هەروەها با بەشداری ئەم میوان ئازانی کە لێرن ئەوەش زۆر بەخێر بن. کاک سۆران دێمە لای تۆ دەپرسم ئەوەی دەگوزەرێت چییە؟ کێ بەرپرسە لەمە؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە گیانی پاکی هەموو شەهیدانی پارێزگاری لە خاک و خەڵکی کوردستان و سڵاو لەو شەهیدانەی کە لە حەفتەی شوبات و ڕۆژانی دواتر خوێنیان ڕژا. سڵاو لە ئەو گەنجانەی بریندار بوون، سڵاو لەوانەی کە دەستگیر کران و ئازار دران و بەداخەوەین کە ئەوەی ئەو کات لێرە داوامان دەکرد و لە پێناویە خوێندرا قوربانی درا 62 ڕۆژ لێرە و لە شار و شارۆچکەکانی تری دەوروبەری سلێمانی داوای ڕەوای خەڵکی خۆپیشاندەر بوو بەرز کرایەوە بۆ ئەو بوو کە هەرێمی کوردستان ئەو کاتە نەگا بەم دۆخە، نەگا بەو ڕۆژەی کە ئەوانەی ئەو کاتە هەبوون ئێستا نەمێنێ. ئەوانەی ئەو کاتە داوامان دەکرد جێبەجێ بکرایە. ئەو کاتە لەسەر سکی تێری بوو یانی؟ نا، ئەو کاتە ئێمە یەکێک لە داخوازیەکانی خۆپیشاندەران دەستور بوو، گۆڕینی سیستەمی حکومڕانی بوو. ئەوەی کە ئێستا بووە بە قەیران ئێمە ئەو کاتە داوامان دەکرد کە دەبێت بگۆڕدرێ و دەبێت چاک بکرێ و دەبێت کەس لە سەروی یاساوە نەبێ، دەبێت یاسا جێبەجێ بکرێ، دەبێت حکومڕانێتی لە پێناوی ژیانی هاوڵاتیە بێ، نابێ خوێنی هاوڵاتی ئاسان بێ ڕژاندنی، دەبێت هێڵی سوور بێ، دەبێت دەساودەستی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە بێ، دەبێت ژیان و گوزەرانی خەڵک چاک بکرێ. هەموو ئەمانە بوونە پاکێجێک لە داخوازیەکان و چوونە نێو پەرلەمان و بوو بە بڕیاری 17 خاڵیەکە و بوو بە بڕیاری ژمارە 2
ئەو داواکاریانەی ئەو کاتە یەکێک لە دەرەنجامەکانی ئەوەیە کە بڕیاری ژمارە 19 پەرلەمان دەردەچێ بۆ یەکخستنی هێزەکانی پێشمەرگە بۆ بە هاونیشتیمانیکردنی هێزە ئەمنیەکان و هێزەکانی تری چەکدار لە هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە ئەوەی ئەو کاتە نەکرا ئەوە دەرەنجامەکەیەتی کە ئێستا دەیبینین و ئێستا ئێمە لە دۆخی زۆر خراپتر لەو زەمەنەین کە لەسەر جادە بووین بۆی لە کاتێکا بۆیشی چوینەتە دەسەڵات کە ملاحەزەمان هەیە لەسەر چوونە ئەو دەسەڵاتە و بۆیشی چوینەتە نێو هۆڵەکانی پەرلەمان. من لەگەڵ بەشێک لەم هاوڕێیانم لێرە خۆپیشان دەربووین ئێستا لە دەسەڵاتی یەکەمی جێبەجێکردنین. بەڵام بەداخەوە ئەو هەڕەشانەی ئەو کاتە لە سەرمان بووە ئێستش لە سەرمانە، ئەو دۆخە خراپەی ئەو کاتە هەبووە ئێستا دەهێندەش زیاتر خراپتر بووە لە کاتێکا کە خۆشمان لە ناو حکوومەتەکەین بەڵام بە شکڵێک بە بەشداری پێکردنێکی زۆر پەراوێزی بێبێ دەستخۆش ئەرزش دەگرملات. کاک ئیسماعیل ئەو کاتە لە حەبوو شوبات و ڕۆژانی دواییە لێرەیە لە سەرای سلێمانی کە ناوتان نابوو سەرای ئازادی خۆپشاندانتان کرد و ئێوە لێرە بێژەر بوون. ئەو کاتە موچە هەبوو، ئاو هەبوو، کارەبا هەبوو، دامەزراندن هەبوو، پێشینەکان هەبوون، کێشەی سەرۆکایەتی نەبوو، کێشەی هەرێم و بەغدا نەبوو یان کەم بوو. چیتان بەرەمێنا بۆچی ئەم خۆپشاندانتان کرێسە ئەم هەموو کێشەیە هەیە چی لە گۆڕەیە؟ هەندێک کە سەڵێن ئێستا کاتیەوە نییە بامان شێو خۆپشاندانێکی سەرتا سەری کرێ؟ بەڵێ سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی سەربەرزی ڕێگای ئازادی کوردستاندا دەنوێنم، سەری ڕێز و نەوازش بۆ خوێنی شەهیدانی حەڤە شوبات و خانەوادەکانیان دانوێنم. بەتاکید کاک دیاریە ئەو کاتە لێرە ئەو قەیرانەی کە ئێستا هەبوو ئەو کاتە بە هیچ شێوەیەک نەبوو. بەڵام بەداخەوە ئێمە ئەو کاتەی کە لێرە هاوارمانە کرد ئەوە بوو دەسەڵاتی یەکەم کە دەسەڵاتی یەکێتی و پارتی بوو خوێنی لاوەکانیان بە ناحەق ڕژاندە سەر شەقامەکان. ئەوەی لێ بەرهەم هات کە 62 ڕۆژ درێژەی کێشا خۆپیشاندانەکان و بە جۆرێ لە جۆرەکان هەندێک خەڵک پێی وایە هیچمان لێ سەوز نەکرد و هەندێک خەڵکیش پێی وایە هەندێک ئاماژمان پێکاوە. چیتان لێ سەوز کرد؟ ئەوەمان لێ سەوز کرد خەڵک بتوانێت بە بوێری بێتە سەر شەقامەکان، بێتە سەر کامێرەکانی بەڕێستان قسە بکات، ئەوەی کە لەم هەرێمە ئەگوزارێ باسی بکات. لەبەر ئەوە خەڵک فێری ئەوە بوو مەسەرەن بە جۆرێ لە جۆرەکان چاوکراوە بێت. من پێم وایە ئێستا لە قەیرانێکی زۆر لە گەورەترین لەوە بەش بە حاڵی خۆم ئەم قەیرانە بەوەی دەزانم کە بەشێک لە قەیرانە گەورەکەی کە ئێستا توشمان بووە ئۆپۆزیسیۆن تووشی کردووی. ئۆپۆزیسیۆن؟ بەڵێ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە هەرسێ لایەنی ئۆپۆزیسیۆنەوە کە ئەو کات لەگەڵ خۆپیشاندەرەکانمانە بوو. باش کاک دکتۆر شێرکۆ دەگەڕێم وڵات ئۆپۆزیسیۆن بۆ بەشێکی گەورەی ئەم قەیرانەی کە ئێستا ئەستۆ بۆ بەشێکی گەورەی ئەم قەیرانتان دروست کردووە. من سەرەتا سڵاو لە بینەران و سەری ڕێز بۆ هەموو شەهیدانی ڕێگای پاراستنی کوردستان هەر لە کۆبانی تا جەلەولا دانەوێنم و تایبەتی تریش سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی حەڤە شوبات و ڕۆژانی دوایی و هیوای چاکبوونەوەش بۆ بریندارەکان دەخوازم، بریندارانی پێشمەرگە بۆ بریندارانی حەڤە شوبات و ڕۆژانی دوایی. لە ڕاستیدا ئێمە خوازیار بووین، من لایەنی کەمەکو بزوتنەوەی گۆڕان خوازیار بووین کە لە کاتی هەڵبژاردنەکانە و هەموو حیزبێکی جواب بووە ئەوەندە دەنگ بێنین کە خۆمان بەتەنها بمان توانایە حکوومەت پێک بێنین. چکە وەختێک کە تۆ خۆت بەتەنها حکوومەتێک دروستەکەی جیاوازە لەوەی کە تۆ لەگەڵ چەند لایەنێکی تر کابینەیەک پێکەینی تو ئەوانە. ئەم حکوومەتەی کە ئێستاکە هەیە بەرهەمی ئەوەیە کە انتخاباتی 21 نۆی 2013 کە ئەو لایەنانەی بە ڕێژەی بەرچاو مقارنەتەن بە لایەنەکانی تر دەنجانێناوە ئەم پێنج لایەنە حکوومەتیان دروست کردووە. بۆیە وەختێک لەم جۆرە لە کابینە لەم جۆرە لە کابینە هاوبەشە تازامونیانە هیچ لایەنێک بە ئەندازەی ئەوەی کە خۆی ئەیوێ ناتوانێت نە بەرنامەکەی جێ بکاتەوە نە هەنگاوی بەرنامەکەی بنە. قسەکە لەسەر ئەمەیە کە ئەوەی کە تا ئێستاکە با بڵین کە منیش لێ ڕازینیم بە هیچ جۆرێک لێ ڕازینیم و لە ڕاستیان ناشمەوێت بە هیچ جۆرێک ببم بە محامی حکوومەت لە هیچ کاتێکە وەحەوە پێویستە وەزیرەکان خۆیان دیفاع لە خۆیانکەن. بەڵام ئەم کابینەیە لە 18 6 2014ەوە دەست بەکار بووە باشە، یعنی نزیکی ساڵێک و 4 مانگە. وەختێک ئەم کابینەیە دەست بەکارە بێ سەرەتای شەڕی داعشە
قەیرانێکی قوڵی دارایی لە هەرێمی ئەمانەتە کوردستانە. نازانی ئێستا پرسیارەکە لەسەرەوەیە سیرکە گەر بەم جۆرەیە دکتۆر شێرکۆ ئۆپۆزیسیۆنی ڕابردوو گەرگلی هەیە لەم حکوومەتە گەرەوەی کە ویستێتیەوە کارنامە و بەرنامەی کە هەی بووە بۆی جێبەجێ ناکرێت ئەو بەڵێنانی کایەتی بە خەڵک چییە کات بەڵێ من دیسانی ئەڵێمەوە مەسلەی حکوومەت لە هەموو عالەمە ڕەنگە دوو ئەرچی سەرەکی هەبێ ئەرچێکیان دامینکردنی لایەنی کەمی ژیانە بۆ خەڵک ئەرچی دووەمیشان پاراستنی سەر و سامان و هاوڵات ئاسایشی هاوڵاتیانە بەمانایشی دەروانە بزوتنەوەی گۆڕان یاخود ئەو لایەنانی کە لە ئۆپۆزیسیۆن نابوون بێگومان ساڵی 2013 کە انتخابات کرا و مفاوەزاتی تەشکیلکردنی کابینە دەستی پێکردووە هەرگیز یعنی بە ئەندازەی ئێستا قەیرانی قوڵ لە هەرێمی کوردستان دەستی سادەترین نمونە چی قەیرانی قوڵتر چی لە هەرێمی کوردستانە نەبووە ینی کەواتە تۆش هاوڕای لەگەڵەوەی بەشێکی ئەم قەیرانانە پەیوەندی بۆ ئۆپۆزیسیۆنی ڕابردوو دروستی کردووە بەشێکی ئەم قوڵی ئەم قەیرانانە دەچێتی پارتی دروستیان کردووە ینی ئۆپۆزیسیۆن گۆڕان کۆمەڵ یەکگرت و لە 2014 مەسئولن لەم لە حکوومەتی هەرێمی کوردستان ینی هیچ کەسێک ناتوانێت خۆی لەم بەرپرسیارەتە بزێتەوە من تەنها یەک نمونە ئاڵێم لە ساڵی 2013 2012 2011 بە معدەلی داهاتی تەنها داهاتی ناوخۆ نزیکەی 700 میلیارد دینار بووە ئێستا بە معدەلی داهاتی ناوخۆ نزیکەی 140 میلیارد دینارە ئێتۆ وەرەم دوانە بەراوردکە حکوومەت بێگومان بە پارا ڕوا بەڕێەوە ئەمە سەرباری نەوت سەرباری ئەو پشکی هەرێم لە بەغاوە کە هاتووە سەرباری ڕەنگە کۆمەکی تریشکە گەشتوێ بە هەرێمی کوردستان بۆیە بە دیاریکراوی ئۆپۆزیسیۆن لە 16 2014 مەسئولە و بەڵام تا سەر من لە بەرچاوی ئەم بەڕێزانە و هەموو بینەرانی کەناڵی NRTLM هەتا سەر تۆ ناتوانی بڵێ ئێمە چوینە حکوومەتێکەوە قەیران هەبوو ئەوە هەبوو یا ئەبێت تاکی بڵێ یا ئەبێت تۆ بە تایبەتی وەزیرەکانی ئێمە لە کابینەی حکوومەتی هەرێمە 23 کەسە 15 بریتە لە گۆڕان یەکێتی کۆمەڵ یەکگرتو کە ئەم چوارلایانی ئێستا با بڵین هەمواری یاسای سەرۆکایەتیان هەیە یا ئەبێ ئەمانە با بڵین وردە و دەدەستکەن بە بەرنامە ئیسلاحی خۆیان کە دەبوو پێشتریش بواە وەکوی کە تازەترین بەسا پێشتر وەزارەتی کار ئێستا وەزارەتی دارایی دەستی پێکردووە یاخود لە ناو ئەنجومەنی وەزیرانە ململانەی سیاسی مەدەنی ئارام بکەن لەسەر ئەوەی کە ڕێگریەکان چییە چۆن دۆخی خەڵکی هەرێمی کوردستان چاگەکرێ و ئەگەر ئەمە نەکرا ئەو کاتە بە دڵنیایی حکوومەت هەمیشە وەسیلەیەکە بۆ خزمەتکردنی خەڵک هیچ کاتێک حکوومەت لە لای ئێمە لای بزوتنەوەی گۆڕان دڵنیام لای هاوڕێکانیشمان لە ئۆپۆزیسیۆنی پێشوو شتێک نییە بۆ ئەوەی لەسەر کورسێکە بمێنیتەوە بە دڵنیایی بەجێ هێڵین و بە ئاشکراش بە خەڵکی لەم ساڵایە ئەو گفتوگویانەتان بۆ نەکرم پلانانەتان بۆ نەبوو بۆ دەستان نەکرد بە جێوەکەی دوای وەڵامەکەین بەرەوە دواترە گەڕمەوە هەنگاو بە هەنگاو کردووە بەڵام ڕەنگە دیسانی ئەڵێمەوە بەشێکی ئەرکی وەزیرەکانە خۆیان بێن باسیکەن کاکەحیا لە 4 ساڵ لەمەوە بەر لە ڕۆژانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی لێرەیە خۆپشاندان کرا و 62 ڕۆژ و بۆچی بوو چی لێ سەوز کرا چیتان کرد ئێسەم هەموو قەیرانە هەیە ئەم بێدەنگیە چییە پشگیری نەکردنی ئۆپۆزیسیۆنی ئەو کاتەیە چی هەیە ئەم قەیرانانەی ئێستا دروست بوون بەڵگەیەکی زۆر گەورن کە حەڤەی شوبات ضرورەتێ بۆ بای ڕووی باە هەڵەیەک ئەگەر ڕووی یابێ لەو کاتە ئەوەیە کە بەردەوام نەبووین لەسەری هەڕەیەک ڕووی یابێ ئەوەیە کە لەو کاتە ئۆپۆزیسیۆن خاو بوویەوە و کارێکی کرد کە سەرای ئازادیەکان خاو بێتەوە هەڵەیەکی گەورە ڕووی یابێ ئەوەیە کە نەگوێزرایەوە بۆ دەڤەری هەولێر و دۆک لە ژێر سایی تەبعەنە بێ هێزە ئۆپۆزیەکانە ئەو بکەن تەنها ئەوەمان هەڵەیەکە ئەوە ڕووی نەیاوە چونکە ئێستا کە بە قۆڵی سێریەم دۆخەی ساکەین تابعەن زاکیرەمانی شڵەژاندووە هەموو خەڵکی تووشی قەیرانێکی گەورە کردووە بەڵام ئەگەر زاکیرەمان بگێڕینەوە بۆ سەردەمی حەڤەی شوبات و 2011 تێئەگەین کە ضرورەت بوو کە ئەوە ڕوویە و دیواری ترسیشکان لە کوردستانە کە جاران خەڵک بە ناوی خوازراوە شتێنووسی ئێستا قسە هاتە سەر شەقامەکان بەڵکو ئێستا قسە چۆتە ناو پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمانیش لەبەرەوە هەموو هەڵانی کە ڕوویدا ئۆپۆزیسیۆن لێ بەرپرسیارە لەو کاتە ئۆپۆزیسیۆن بەشێکی گەورەی لە ئەستۆ ئەگرێت چونکە بەردەوام نەبوونی ئەوە سوور نەبوون لەسەر داخوازیەکان تا جێبەجێکردنی ئێمە گەر کاکسۆران ئاماژەی بە بەعزێ خاڵ کرد ڕێکەوت مادەی بڕیاری ژمارە 2 پەرلەمان هەر هەم حەڤە خاڵەکە ئەمڕۆ خوێندمەوە یەکەم خاڵی باسی دەستورەکات
ئەگەر ئەو ڕۆژە کێشەی دەستور هەل بکرێت کە هەموو لیستەکان دەنگیاندا بۆ مادەیە بە یەکێتی و پارتیشەوە تۆ پسیۆنەکانی پێشتر نایانهێشت ئەبواە لەسەری سوور بوونا تا جێبەجێکردنی کەم تەرخەمی لەوانەوە بوو من بە بەشێکی گەوریان نزم ئەگەر بڕیار ئەگەر چی بڕیار لە یەکێتی و پارتیە بەڵام ئەبواە وازیان نهێنا لە خۆپشاندانگاش بگوازرایەوە بۆ هەولێر تا ئەوە بوو بە عملی چونکە ئەگەر دەستور بنووسرایە ئێستا ئەم کێشەمان دروست نەبوو ئەگەر سەرۆکایەتی و سیستەمی سەرۆکاتی ڕێک بخراکە لەوێ بە نەزڕێک خراوەکە هەڵبژاردن چۆن ئەنجام درێ بۆ سەرۆک ئێستا تووشی ئەم ئەزمەیە نابووین ئەو ئەزمە ئیسە هەیە کە ئێستا هەیە بەڕاستی ئێستا تهدید بە شەڕی ناوخۆگا کێیکە ئەو کاتە بڕیار وابوو کە هێزی چەکدار بێلایەن بکرێت کە نەکرا ئێستا باجەکەی دەگەڕم وڵات ئەمە بەڕۆی بڵێم ئەم باجەی میلەت ئیسە ئەیال کارەبا ئەوانە کە ئیساڵێن ئێستا بۆ بێدەنگ لە چاوکاتە ئەگەر ئەو کاتە بڕیارە سیادیەکان جێبەجێ بکرانە ئێستا ئەمە هیچ کێشەی ئەوانەمان بۆ دروست نابوو. کاگە نوورحسێن چی دەگوزارێ لەم هەرێمەیە ئەم هەموو قەیرانە چین کێ بەرپرسیارە لێیان؟ زۆر سپاس. وڵا لە ڕاستیە ئەو قەیرانانەی کە ئێستا ڕوویەدا بە بۆچوونی من هەموو هێزە سیاسیەکان کەم و زۆر لی بەرپرسن و بەشێک لەم قەیرانانە پەیوەندی بە تەشخیصی نادروستی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم و بەغاوە هەیە بە تایبەتی لە دوای پسرانی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم و بەغا قەیرانەکان زۆرتر سەریاڵ نەیتوانی ئەمە بکات بە بۆچوونی من کەم و زۆر هێزە سیاسیەکان لی بەرپرسن و ئەوە دیوێکی آخر کەم بوو لە ڕابردووە بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی تر پارتی دیموکراتی کوردستان هۆکارێک بوو بۆ ئەو یەکێک بوو لە هۆکارە و فاکتەرەکان هەرچەندە حکوومەتی عێراقی فشاری زۆر زەوەندی کردووە و دەرەنجامی ئەوەی کە باسی ئەو بەڕێزانەندێکیان باسییان کە دەرەنجامی ڕووداوەکانی حەڤەی شوبات بە بەچوونی من ڕووداوەکانی حەڤەی شوبات اعتراز و ناڕەزایەتی کۆمەڵێک لە خەڵکی سلێمانی بوو بەرامبەر بە داواکانیان بۆ پێشکەشتنی خزمەتگوزاری بوو هەموو ئەو داوانەی کە هەیەیان بوو بەڵام بەداخەوە هێزە ئۆپۆزیسیۆنەکان سوار سەری ئەم شەپۆلی اعتراز و ناڕەزایەتیانە بوون قۆستیانەوە بۆی کە بخۆیان پێ بەردەوام بوون ئێستا هەموو لە سەرەتای ڕووداوەکانە تەنانەت هێزە ئۆپۆزیسیۆنەکان وتیانەوەنە گێرەشێوێنن ئێمە ئاگامان لەو ڕووداوانە نییە کاتێک کە خۆپیشاندانەکان پەرەیستان ئەوان ئەو هەلایان قۆستەوە بۆی بەکاری بێن و دەرەنجامیش ئەو دەسەڵاتەیەکێتی و پارتی خۆ نەگۆڕاوەوەی کە گۆڕاوە هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەشداری دەسەڵاتیان کردووە و ئەمە کارێکی باشە بەڵام قسەکە ئەوەیە شەهیدبوونی گەنجی خەڵک بە کوشتانی گەنجی خەڵک و اعتراز و ناڕەزایەتیە کە حەقی مەشروعی خەڵک بوو ناکرێت بۆ کاری سیاسی بخۆزرێتەوە بەکار پێێنرێت هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەوە یەک دووهەم هێزەکانی ئۆپۆزیسیۆن کاتێک یانویست خۆپیشاندان بکەن ئەوە خێرە خۆپیشاندانەکان لە سلێمانی تێناپەڕێ ناچێتە هەولێر ناچێتە دەوەکی شوێنێکی تر ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە بۆچی ینی هەر خۆپیشاندە لە ماوەی دوومانگی ڕابردوودا ئەو هەموو خۆپیشاندانە کراوە لە کەلار لە کفری لە ڕانیە بۆ ئەمە سادەترین حەقی ڕەوای خەڵکە کە خۆپیشاندان ناکرێت چییە؟ ئەبێ ئەمانە هەم پارتی دیموکراتی کوردستان هەم هێزەکانی تر ئەم خۆپیشاندانانە حەڤەی بە نەزەری ئەتیبار وەرگری یەکێتی بۆ باسی یەکێتی بەڵام قسەکەوەیە کاتێک کە ڕووداوەکانی حەڤەی شوبات ئۆپۆزیسیۆن یەت خۆپیشاندانەکە بە دژی دەسەڵات کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پلەی یەکەم لێرە باڵە دەست بووە باشە خۆپیشاندانەکان نەکرابی بێ هەولێر ئەکرابی بێ دۆک خۆ ئەوەی کە لە سلێمانی ئەگوزەرێ و ڕووەدا حکوومەتەکە هەولێر دۆکیش هەیە کاکدانا پارتی دیموکراتی کوردستان کاگەنۆر دەڵێ بەشێکی زۆری ئەم دۆخە ئێستەیەکێت ئەستۆ با مشتەکان بۆ وایە وڵا من لەگەڵ ئەو ڕایان کە بڵێن بەشێکی زۆری بەڵام نەک هەمووی لەگەڵ ڕێی کاگەنۆرام لە ڕێی ئەو برادرانام کاک شێرکۆ دیتۆ شێرکۆ چەندێکم بەشە زۆرە چەندێکی ئەمە ئەزانین چۆنە من دامە لەگەڵ ئەو ڕایام کە بڵێ کاک شێرکۆ وتی زۆرینەی بەرپرسیارەتێکە ملی پارتیۆکێتی من هاوڕام مشکلە نیە معنای بەو مەفهومەیە کە لە باتنی مەفهومەکەوە ئێمەش بەپرسیارین بەڵام ئەوان زۆرین یا بڵێن پارتی زۆر بەڵام ئەمەڵێ ئەم ماوەی کە چوونەتە دەسەڵاتەوە گین لە ڕابردووە پارتی دیموکراتی کوردستان و کێتی نیشتیمانی کوردستان بووە کاگەنۆری ژەڵێت بەشێکی زۆری و کێشانە کێشە لەگەڵ بەغدا پەیوەندەکانی دەرەوەمان زۆربەی شتەکان پارتی دیموکراتی کوردستان لێ فەرمووی زۆرینەی نەیوت هەمووی زۆرینەوەتە من دائما لەگەڵ ئەو ڕایان بڵێ زۆرینە لای فلان لایەنە بڵێ بەڵام لە باتنی مەفهومە معنای هەمومان بەشداری من لەگەڵەوەم کە بڵێ هەمومان بەپرسین تەلانەت ئەو لایەنەی کە پێشتر لە دەسەڵاتانە بوون بەشێکن لەم کۆمەلگایە بەشێکن لە عملی سیاسیەم کۆمەلگایە بۆی ئەوانش بەپرسن لەوەیە ئەمە ئێستا چه خوڵقانێتی ئەمە بەسی چی آخرەوەی ئەم دۆخە ئەمە مقەیرانێکی من بە حەزەکەم دوو خاڵ بۆ جنابەکەمەوە یەکەمیان ئەگەر باسی ئۆپۆزیسیۆن بکەین ئەم باسی زاهرەی ئۆپۆزیسیۆن یا مؤسسەی ئۆپۆزیسیۆن ناکەین چکە مؤسسەیەکی پیرۆزە ئەم باسی کاری ئۆپۆزیسیۆنیەکەن ئایا تاسڕادێک سەرکەوتوو بن و لایەنانە یا سەرنەکەوتون کە بەدیدی من شکستیانێنا لە لایشکەوە کە باسی هاوڵاتی و خۆپیشاندانەکەین
مافی ڕەوای هاوڵاتیە خۆپیشاندان بکە بۆ زۆرڵن هەر لە دەڤەری سلێمانی و هەندێ ناو چابێ لە هەولێر و دۆکخواان ئاماژان پێکرد بەس ماڵەتم بە بۆ جەناوتەوەکەم زۆر مافی بەکورتی مافی سادەی هاوڵاتێکە خۆپیشاندان کە ئەمە دوو تەوەری زۆر گرنگە ببیزانین ئۆپۆزیسیۆن وجودی گرنگە هاوڵاتیش مافی خۆتی خۆپیشاندان کە معنای ئەمە نە ئێمە نەپا بڵین یەکێتی لەو کاتە هیچمان دژی و مۆزوعانە بووین بەعکسەوە ئەمانویست خۆپیشاندانێکی سلمی بێ کە مافەرراوەکانی خەڵک بکە بەزۆکو کاگەنەوروتی شەپۆلێک یا هەندێک خەڵک سوء ئیسفادەی کرد لەو خۆپیشاندەون و داواکاریانەی خەڵکە بەرەو ئاراستەیەکی سیاسی بکەوای کرد خۆپیشاندانەکە بە شێوەیەک بوو من بەڕاستی لەم کۆپۆزیسیۆن هەندێ وعدی گەورە و قبل یا بە هاوڵاتی نەیتوانی جێبەجێکە هەندێ پەیمانی گەورەیە کە نەیتوانی ینی بە شێوەیەک دەسەڵاتی واناشرین کرد کە خۆی چۆن ناو دەسەڵات و ێستا ناتوێن دەسەڵاتەکە جوان کە مەجبورە لە دوورە بەردی تێبگرێت کە خۆشی ناو دەسەڵاتەیە یعنی ئەمە هەندێک شتێک کە بەڕاستی منە لەم ئۆپۆزیسیۆن ئەمە چۆن سیاسەتێکە ئۆپۆزیسیۆنی پێشووی کات لە دوورەوە بەردی تێبگری و خۆشی بەشدارەوەی جەناب بینی ینی کاکشەگۆشتێکی زۆر باسی باسکران من قسەکانی زۆر پێخۆش بوو کە خۆمان ناجینەوە بە پرسیارەتی بەڵام بەڕاستی هەندێک لایەن هەیە یا هەندێک کاراکتەری لایەنەکان خۆیان لە بە پرسیارەتی دزنەوە کاکە ئێوە بەشێکن لە کۆمەلگا بەشێکن لە عملی سیاسی ئێستا بەشێکن لە دەسەڵاتیش بەس لەناو پەرلەمانیشە وجودتانێ ناکرێ خۆتان دزنەوە لە بە پرسیارەتی کێ ناکرێ خۆی بجێتەوە ینی هەموو لایەنەکان دکتۆر شەرکۆ کاتەوە یە قسەکە بمبورە ڕەنگە بێ وەڵامێکت دواتەوە فەرموو باش ئەمە عنی بەگشتێڵم لەلانی کە باسی جەنا باسی قەیرانەکان کردکێ بپرسن ئەم قەیرانە من دووبارەیەڵم هەموو لایەنەکان بپرسن هەموو لایەنەکان بپرسن بە ئەندازەی بەشداریکردنیان و هێز و دەسەڵات ئێوە بە چەند ئەندازە بەشدارن ئەندازی دەنگی پارتی ئەوەنە بەرپرسیاتی لەسرە یەکێتی بۆ ئەندازەیە گۆڕان و لایەنەکانی کەش تەنانە دەوانەی لە دەروی پەرلەمانیشنەوەی کە لە دەروی حکوومەتیشن چکە ئەوانیش بەشێکن لەو ئەمەلیە سیاسیە بەشێکن لە کۆمەلگات و ناتوانانی دای بچڕێنی بڵێ وەڵام من لەو ئەمەلیە سیاسیان کاکە تۆ بەشداری لە ئەمەلیە سیاسی تۆ ڕۆژانە لەگەڵم هاوڵاتیانە چکەوتەکەی بەس بۆ قەیرانەکە و جەنابی قەیرانەکە چێ من ئەمەیە بە سادەی بڵێ ئێمە ئێستا 5 قەیران لە هەرێمی کوردستانە هەیە کە ئەو 5 قەیرانە هەر قەیرانێکی بە تاک لە هەز وڵاتێ بە تووشی شەلەلیەکە قەیرانی نەبوونی بوجە قەیرانی شەڕ کە کوشندەترین قەیرانە قەیرانی بوونی ئەو هەموو ئاوارە زۆرە کە لێرە بەخێوەکەن و ناوبڕێکم هەیە بەزەوە بۆ دەجەمانی زۆر قەیرانەکەم قەیرانی چوارەمیان قەیرانی ئەوەیە کە ئێستا ئەو ئەزمە سیاسەیەکە لە هەرێمی کوردستان خەیرانی کۆتایی ئەو قەیرانەیە کە ئێستا تووشی بووین بە دابەزینی سەرینەوە کە ئێمە ئەتیمادی سەرکیمان لەسەر سەرینەوە دکتۆر شەرکۆ وەڵامەکە دوایی یەک ناوبڕی کورد ئازان و خۆشەویستان بینەرانی ئەنارتی وچانێکی کورت و لەم ڕۆماڵە ڕاستەو خۆیە لە بەردەگی سەرای سلێمانی لەگەڵتان بەرداوامە بین بینەرمان بوو. ئایزان و خۆشەویستان جارێکی دیکە سڵاوتان لێبێ و لەم ڕووماڵە تایبەتەدا ڕاستەوخۆ لەگەڵتان بەردەوامە بین. دکتۆر شەرکۆ پێشتر ویستت مداخلەکەی توتت سەمەیە ڕاستیە من پێم خۆشە چەند خاڵە ڕوونکەمەوە ئێستاش خۆپیشاندان بکرێ ئێمە لەگەڵ یاین و پشتیوانی لەکەین و بەشێک شەبین لە خۆپیشاندانەکە هەروەکوش لە ڕابردووە ئێمە وەکو پەرلەمانتار بەشداری دایان خۆپیشاندانمان کردووە لە هەرێمی کوردستان وتی ئەیقۆزنەوە نەخێر تۆ جابا من تاوی وەڵام بەڵێ چ لە هەولێر چ لە سلێمانیش بەشداری دایان خۆپیشاندەمان کردووە کە لەو کاتەی بووین بە پەرلەمانتار ئەو کاتە پارە هەبوو بۆیە موچە دابەشەکرا ئێستا پارە نییە بۆیە درەنگ دابەشەکرێتەوە ئەمە دووهەم هەموو حیزبێکی سیاسی لە هەر جێگایەکی دنیا بێ لەسەر دوو فاکتەر کارەکە فاکتەرێکیان یا خۆی ڕوودا و دروستەکە خاڵێکیانەوەیە ڕووداوە قۆزێتەوەوان هەموو هێزێکی سیاسی لە هەر جوگرافیایەکی جیهانا بێ یا بێ خۆی ڕوودا و دروستکە یا بێ ڕوودا بقۆزێتەوە ینی ئەمە تەبیعەتی کاری سیاسیە لە هەرێمی کوردستانە ئێمە وەختێک بەشداری خۆپیشاندانمان کردووە کە خوێنی گەنجی سلێمانی کوردستان بە ناحەق ڕژاوەتە سەر شەقامەکان من خۆم لە ڕۆژی 19 شوباتەوە بەشداریم کردووە کە هەمومان نەزانین ڕۆژێک دوای شەیدبوونی ڕێژوانە لە شاری سلێمانی و لە بەردەم بارگای لەقی چواروانە کەواتە بەشداریکردنی ئێمە هەم پشتیوانیە لە داوای ڕەوای ئەوساو ئەگەر ئێستاش بکرێ و هەم سووربوونە لەسەرەوەی کە ناکرێت لە ئەنجامی داواکاریە لە ئەنجامی قسە
خوێنی خەڵک بڕژێنێت لە هەرێمی کوردستانە. بۆیە بۆ خۆپشاندان هەر بخوێنی لێ بڕژێنی بۆ لە ڕاستیە ئێمە دژی ئەوەین بە هیچ جۆرێک هەر بۆی ئێمە هێزێکی مەدەنین هێزێکی بێچەچین و بڕواشمان بەوە نیە هیچ هێزێکی چەکدار لە هەرێمی کوردستان هیچ هێزێکی چەکدار هەبێ سەر بە حیزب بێ هەر بۆیش هاوڕێم کاکسۆران وتی یەکێک لە کارە باشەکانی ئەم خولەی پەرلەمان بڕیاری ژمارە 19 کە یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان جێبەجێکرا ئەمەی کە جێبەجێ ناکرێت پەیوەنددارە بە دەسەڵاتی جێبەجێکردنەوە دکتۆر دەکرێتەوە هەر یاسا دەرکەن و جێبەجێ نەکرێت ئەمە دیبێچێتی پەیوەندیدارە لە ڕاستیە بە دیاریکراوی لەمایانە بڵین بێچێتی و پارتیەوە کە تا ئێستاکەش نایانەوێت ژمارەی ڕاستەقینەی پێشمەرگە لە هەرێمی کوردستانە دەرکەوێت هەردووکیان بەڵێ نایانەوێت گەورەترین کێشە لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ هەموو هێزی پێشمەرگەی کوردستان بۆ گەریلا سەری ڕێز بۆ هەمووی دانێنم بەڵام گەوتین کێشە هێزی هەفتاوەشتایە کە لای یەکێتی و پارتیە ینی ئێستا حکوومەت وەزارەتی پێشمەرگە دەیەوێت موچەی پێشمەرگە وەکو موچەی هێزەکانی ئاسایشی ناخۆ لێ بکە بەڵام ڕقەمی ڕاستەقینەی پێشمەرگەی موچە نییە دکتۆر وەزارەتێکە وەڵام نیکەم چۆن دابینیەکە ئێمە توانیمانە موچەی جارە پێش دەموشتێ بۆ یەکەم جارە ئەم خولەی ئێمە ئەم پەرلەمانتارانە موچەی پلە باڵاکان یاخسۆتە ئەخیرەوە و ئێستاش کەمی یەکەینەوە موچەی هێزی پێشمەرگە ماخسۆتە ئەوەڵەوە باش ئەمە خاڵێک لێمەوێ باسی کەم کاک دیاری بە هیچ جۆرێک بە تەقدیری ئێمە و بە هەڵسەنگاندنی ڕێکخراوەکانی کە لە بواری هەڵسەنگاندنی کاری حیزبی و کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستان و دەرەوە شاکارەکەن ئێمە بۆ هەرێمی کوردستان شیاوترین مۆدیلی ئۆپۆسیۆنمان پێشەش کردووە بۆ یەکەم جارە توانیمانە لە بری ئەوەی ململانی ناوخۆ بەهێزی چەکدار و ڕەبایەگرتن یەکلای بکرێتەوە توانیمانە بیبین ناو هۆڵی پەرلەمانەوە ململانی سیاسی بە شێوازێکی مەدەنی دیموکراسیانە یەکلایی بکرێتەوە زۆر بە کورتی ئەوە پۆسیۆنە باشە ئەو باسانە کرد بمبورە دکتۆر یەک وەڵام کاکدانا وڵام هەیە با لە ناو پەرلەمان ئەملمانەکان ئەمە پۆسیۆنە باشە شیاوترینی کە خۆی باسێکەوە پۆسیۆنی پێشوو بۆ گریتان دەهەیە من تەنها پرسیارێکم ئۆپۆزیسیۆن چی توانی بکە ینی من ئەوەی لێمەوە کاکسۆران توانیتان چی بکەن ئۆپۆسیۆنی پێشتر بمبورە کاکسۆران بمبورە باشترین کاری کاکسۆران ئۆپۆسیۆن توانی پرسیارێک لێگن وەڵامەکەم بمبورە من وەڵام پرسیارێکم هەیە ئەخ وەڵام بە تۆ دواتر بەڵێم بۆ تعلیق بۆ سەر شتێکی کاک شێرکۆ کاک دکۆژیان بڵێ مۆڵەتم بە ئەوەی کە جنای باش بەسەر چاو کاتان لێمێ دڵنیا بن بەسەر چاو بەس بام بابەتەوە بێت بەسەر چاو لە ڕاستیدا هەموو خەڵکی هەرێمی کوردستان نەزانن خولی سێمی پەرلەمان بودجەی بە خەڵکی هەرێمی کوردستان ناسان دیکەی بە خەڵکی هەرێمی کوردستان ناسان توانی خولی چوار لە خولی سێهەم خولی پێشوو ئێمە خولی چوارەمین و ینی ئۆپۆسیۆنی خولی سێهەم کە بریتی بوون لە کۆماڵ یەکگرتو گۆڕان ئەمەندە بە پەرۆژ بوون بۆ سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە 6 پاکێجان بۆ ئیسلاح پێشکەش یەکێتی و پارتیگەی لەو کاتە لە ڕاستیە ئەمە هەموو شە جوانەکانی ئۆپۆسیۆن باش دواتر وەڵام بەرەوە ئێستا کاتانەیەمێ و دەزانم هەندێکتان وەکو پێویست کاتم نەدانێ بەسەر چاو کاکسۆران ئەمە ئۆپۆسیۆنە شیاوە کاکسۆران کاکدانا ئاڵە لە چیتان کرد فەرموو وەڵاهی کاک دیاری قسەکە بە ئەزانی چییە ئێمە وەکو میلەتی کورد کێشەمان ئەوەیە هێندەی لە ڕابردوو هاژین ئێستا و هێندەی تەحلیلی ئەوواکەین ڕابردوو چۆن بووە شتمان بۆ ئێستا و ئایندە پێ نییە ئێستا خەڵکی کوردستان گەنجەکانی وڵات جێدێڵن گەیشتۆتە جێهێشتنی خێزان وڵات جێدێڵێ بە مناڵی ساواوە ئێستا موچە لە سێمانگیەوە بەرەو چوارمانگی بەمەوە قەیرانەوە چیتان کردووە لە حازرە ئێستا ئێمە طبیعەتی هەموو هێزێک وە کارکردنەکەی پەیوەستە بەوەی چەندێک جومگەکانی حکومڕانێتی لە دارایی لە وڵاتێکا کە هێزی ئەمنی هەیە بەدەست ئەو خەڵکە بە زمانێکی زۆر سادە ئێستا ئێوە کۆمەڵە بڵێنتان بە خەڵگاوە ئەو ئۆپۆسیۆنە باشوشیاوی کە خۆتان باسیەکەن لە ڕابردووە کە ئۆپۆسیۆن بوون ئێستا لە حکومەتا بەشدارن هەندێک بڵێنتان بە خەڵگاوە ئێستا لەم کابینەیە وەک دەڵێن زیاتر لە 40 قەیران هەیە ئێوە توانیتانە چی بکەن بە زمانێکی سادە و بە کورتی بە زمانێکی سادە ئێمە ویستومانە نەوت شەفاف بێ کە لە 1970 داهاتی ئەم وڵاتەیە بۆ نمونە لە 1970 داهاتی ئەم وڵاتە لای من نەبێ لای ئەم سێ چوار هێزە وازەحە لای کێیە وازەحەی بیلن بۆ نایلن لای پارتی دیموکراتە پرسی نەوت ناشەفافیەتەکەی پارتیناڵەوەیچکەن لە بواری دارایی پارتیناڵیچکەن نا ئەخرەزانی چۆنە داهاتی نەوت کە لە 1970 سەرچاوەی
گرفتی ئەم وڵاتەیە ئەوەی لەگەڵ بەغدا کێشەمان بۆ دروست بۆ بودجەمان بڕاو بەهۆی نەوتەوەیە ئەوەی ئێستا خەڵک کێشەکەی دروست کرد جازین چی تۆ ئالۆزی مەکە بۆ ئالۆزە ئەخر با خەڵک بزانن کاکە کێشەکە بەغدا دروستی کردووە بەڵام بۆ خۆشمان بێتاوان نین لەوە کە پرسی نەوت لای بەغا شەفاف نییە لای من و لای دکتۆر شێرکۆ و لای هاوڕەکانی تریشم شەفاف نییە لە 1970 داهاتی ئەم وڵاتە بەدەست یەک هێزەوە بێ شەفاف نەبێ من چۆن بتوانم ژیانی گەنج باشکەم موچە لە کاتی خۆی بدەم دارایی پڕکەم قاسەکەی ئەمە سەرچاوەیەکی سەرەکیە جگەلەوە بەستە پارتی دیموکراتی کورد بەڵێ وازەحە جگەلەوە کاکە دیاری جگەلەوە دەمەوێت وەڵامی ئەوە بدەمەوە بۆ لە سلێمانی و شار و شارۆچکەکان خۆپیشاندان کرا لە هەولێر و دوهۆک نەکرا ئەمە مانای وانە خەڵک ئیرادەی نەبووە بیکە و خەڵک بێ ئیرادەیە لە هەولێر نەخێر پەیوەندی بە طبیعەتی ئەو هێزەوەیە کە حکومڕانێتی ئەمنی و ئیداری سلێمانی هەیە لەگەڵ ئەو هێزەی لە دوهۆک و هەولێرە بەڕوونی پارتی دیموکرات ئێستش گەنجێکی گرتووە لەسەرەوەی لە تیشێتەکەی نووسیوە ئێستاش سیاسیەوە خەڵک دەگرێت شەوی عەرەفە کاکدانا بمبورە شەوی عەرەفە تاکو 11 شەو من و کاک عەلی حەمە ساڵە خەریکی دوو گەنج بووین ویستوانە خۆپیشاندان بکەن زۆر باشە لە سلێمانی کرانەوەکە و تەبیعەتی هێزەکە هەموو کەسەی زانێت جیاوازی باش کاک ئیسماعیل پێشتر و کاتە خواردن و کاتم باش برادێک لە جامن لەم سەرای زوو سینناریویان بۆ دروستە کردین برادێک لەو دقەی من قسەکان مەکرد تەرچیزی هەموو قسەکان ئێستا کات بەحاڵ من تەکمیلی قسەکەم نەکرد لەسەرەوەی کەوتم ئۆپۆزیسیۆن لەم قەیرانەیە بەشدارە بۆ ئەوای خۆم وەڵامم بایەتەوە ئێستا دەخۆ وەڵام بەرەوە باش دەردی دکتۆر شێرکۆ فەرمووی هەموو حیزبێکی سیاسی لە دنیاە ئەگەر ئۆپۆزیسیۆن بێ زۆر نۆرماڵە کار بۆەوە بکاتچێتە دەسەڵاتەوە ئەمە کارێکی زۆر ئاسایە لە هەموو دنیاە چکە تۆ ئامانجی سیاسی دەیە کە خزمەتکردنە بە میلەتەکە سەرکەوتوو بوو لەمە بەڵێ سەرکەوتوو بوو لەمە پێڵێم بەڵێ تا ئەم دقەیە سەرکەوتون لە چییە لە پەیامە ئەسڵەکە کە نیەتەکە پاکە کە نیەتەکە پاکە ئەمانە ئەیکەن نیەتی پاکە و داوای چیتان بۆ خەڵکەکە دیەت سێکە بمبورە کاتێمێ نیەت چییە خەڵک پارەی پێ نییە من با بۆ تەکمیلەکەم فەرموو ڕێک جوابەکەی تۆیەمەوە فەرموو ڕێک تێک ئەزان مەڵی چی طبعا منیش ئەینە من وەگوتم سەرکەوتنەکە لەوەیە نیەتەکە لە ئەزەلەوە پاکە بەڵام ئەمە چی لە جیرفانی ئەو گەنجە سەوزەکە چی لە جیرفانی پێشمەرگە سەوزەکە لە بەرەکانی پێشەوەی جەنگ کە خۆم شومەتە بەرەکانی میحوەری کەرکووک پێشمەرگە تا ئێوارە پەتاتە و نۆکاوە خوات و سنگی بەگولەوەی و ئێمەش دابنی من لەگەڵ ڕێزما بۆ قسەکانی کاکسۆران کە لە پەرلەمانە و کاک دکتۆر شێرکۆ کە ئەم دوو پەرلەمانتارە جێگەی شانازی من کە زۆر چالاکن بەڵام خەڵک چی لەوە سەوزەکە تۆ بە من بڵێ لە سەتانەوە حوتی پارەی نەوت لە لای پارتی دیموکراتی کوردستان و پارتی ئەمەناکە کاچی من عیلەی شەهید پێشمەرگەی قارەمان ئەو گەنجانی لەسەر ئەو جادانن ئەو ماڵە هەژارانی لە ناو ماڵەکانی خۆیانن کردداریان نەوێت جۆ لە من ناگرن ئەم قسە زلانی من ئەیکەم دابنیشم شەو و ڕۆژ تەلەڤیزۆن هەرچی ئیخبارە پڕ بووە لە قسە و هیچت پێ ناکرێت هیچت پێ ناکرێت مەسەن وە گوتم پێشمەرگەیە کە تاوکو ئێوارەدا ئەنیشە سنگی خۆی بەگولەوەیە پەتاتە و نۆکەخوا مەسوولی واشەیە لە وڵاتەیان مانگی یەک دەواجن قەلەخوا ئەمە چی لێ بۆ سەوزەبێ ئەم قسانەی من ئەیانەوەتانێ بەکردار بڵی وەرە کاکە تۆ پێشمەرگەی تۆ سەربەرزی کەواتە مادەم بەکردار ناتوانن بکەن معاشی پێشمەرگە چی تۆ پێشە خستووە معاشی پێشمەرگە لە کاتی خۆیان بە 3 مانگی لاتە تۆ هێشتا چی لە کاتی خۆیان ئەی تو پێشی ئەخەی ئەمە یەک کاک دیاری جا باقسەکانم بۆی تەکمیلەکەم بۆی بزانی مۆزوعەکە چیەکە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی لەم هەرێمەیە باشترین کاریان کردووە کە چوونەتە دەسەڵاتەوە بەڵام ئەوە بۆ خەڵک دەربەز نایە تۆ دانیشی هەموو شەوێ ئێمە نووزە نووس پێ هیچمان پێ ناکرێت دەستمان بەستراوە کاچی من دەستێ بەستراوە وەرە دەرەوە لە حکومەتەکە حەیە لە سەڵاح حەیە لە فەلاح ئێمە هیچمان پێ ناکرێت پارتی هەموو قۆرخی هەموو جونگەکانی ئەم وڵاتەی کردووە یەکێتی وای کردووە قەیران هەیە مشکلەی بەخا هەموو سەبەبەکە پارتی بەڕوونی پێ بڵێم شخصێکە ناوی مەسعود بەرزانیەوە لە گردێکەوە یەک میلەتی خستۆتە قەیرانەوە قەیرانی خستۆتە تاک بە تاچی ماڵی کوردستانەوە ئێمەش هەر نووزە لایەنانە بۆ قوبڵیەکەم بۆ نووزەکە منیش پێ دەڵێم وەرنە دەرەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پشتگیری خەڵک بکەن مەڵەن هیچ بکەن ئەم ژینە بەنە دەست خەڵک ئەو کاتە خۆی بڕیارەیە من هیوادارم ئەم شتە لە هەولێرەوە دەست بکە گەنجی وایتیا لە وڵاتەیە 1000 دینار لە جیرفانیانە یەکەم شۆڕش ئەم سەرای ئازادی خۆپیشاندانی تر و سەدانی تر هیچ دەربەز نایە ئیلا دەردی خەڵک بەوە تیمارە بێ دەست بەیتە چەک ئەوەی بەرپرسە لە گەندەڵی لە دزی لەم هەرێمەیە کە هەمومان نەزانی و بیانکەیتە دەرەوە دکتۆر شێرکۆ زۆر بە کورتی ئەمەلات کە سەر بۆ لێ کرد بە چەک وایە بەڵێ
من وەکو پەرلەمانتارێک پێم وایە تا ئێستاکە ئێمە مەجای ئەوە ماوە خەباتی پەرلەمانی بکەین خەباتی مەدەنی بکەین پێم وایە تا ئێستاکە ئەو ئەگەر دوایەوە شوێنێکە بۆ میکانیزمی ناکرێت ناکرێت دکتۆر ئەو کاتە هەموو هێزەشی سیاسی خەڵکی هەرێمی کوردستان خۆیان نتوانن شێوازێکی تری گۆڕیارەکە دەست خەڵک کاگەحیا کاتم خواردی فەرموو کاتەکەم زیادکە دوو تەوەرە بە سەریعی ئەڵێم یەکەم عیبە نیە و بدعەیەکی سیاسیش نییە هێزی ئۆپۆزیۆن بچێتە سەر شەپۆلی ناڕازیە ئەسڵان بێ خۆی ناڕازایەتی دروست کات ئەگەر بچێتە سەر شەپۆلەکەش تەبیعیە بەڵام نەتیجەکەی ئەوە بوو ئەم هێزە ئۆپۆزیۆنە لەگەڵ ئەم دەنگە ناڕازیە ئێستا چوونەتە دەسەڵات چوونەتە ناو پەرلەمان دەسەڵاتی پەرلەمان ئێستا بەدەستی ئۆپۆزیۆنە و بەشێ لە حکوومەت و لە پۆستە سیادیەکانی حکوومەت ئێستا بەدەستی ئۆپۆزیۆنە عیبەکە ئەوەیە دوای ساڵ و نیوێک هێشتا تەقەکەران دەستگیر نەکراون دوای ساڵ و نیوێک هێشتا ئێمە گۆڕانکارێکی دوای ساڵ و نیوێک لە حکومڕانی مەبەستمە کە ئیسە وەزیر ئێمە بریکاری وەزیری ناوخۆمان هەیە هێشتا تەقەکەران لە شوێنی خۆیانن ئەمە کێشەی سەرەکیە کە خەڵک گۆڕانکارێکی سەرەکی نەبینێ لە چوونە ناو دەسەڵاتی ئەمانە عیبە لێرەیەتی نەک لەوەی کە ناڕەزایەتی شەپۆلەکە وەریکتۆ بەڵام منەمە مەبدەئێکی پێشکەشکەم بۆ ئەوەی نەبێ بە مەوزوعێکی شخصی لەگەڵ کەسێ یا نەبێتە لەگەڵ هێزێکی تایبەتی من بڕوان بەوەیە نابێت هێز لە کوردستانە بۆ یەک هێز لە گرایی بێتەوە دەسەڵاتی ئێستا پارتی دیموکراتیستان لە کوردستانە سەرچاوی هەموو هێزەکان بە دارایی و چەک و هەموو شتێک لەژێر دەستایەتی نابێ ئەمە بێڵین سەر بگرێت من ئەمەم بۆ سلێمانیش قبوڵە ئێمە بێ لە سلێمانی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو پارتی قۆڵکەن بە قۆڵ یەکە نێڵن یەکێتی لێرە بێ بە کولفی کولی هەموو شتێک و ئێستا بۆ هەموو کوردستانەوەم قوبوڵە بێ یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو دەستکەن بە قۆڵ یەکە نێڵن ئەمە سەر بگرێکە ئیسە پارتی ئەوەی بیچەسبێنێ خەتەرەکە لێرە دیکتاتۆرە لێرە دروستە بێ ئەوەی ئێمە لە حەڤەی شوبات کردمان بۆیە ئەمە ڕوونە ئێسش کاتی دیکتاتۆری بسەپێنێ بە جددی بێنەوە سەر شەقام باش و بەڕوونی قسە بکەن ئێمە ناکرێن نوێنەرەکانمان تا ئێسش بە غیر مباشر باسی پارتی بکەن کە باسی دژاتگنی پارتی و شخصێک نییە بەس باسیەوە کە لوبی کێشەکە سەرەکیترین کێشەکەەوەی کە پارتیە دانابەزێتە خوارە و شتی نایاسایی ئەوێ پارتیە دانابەزێتە خوارە ئەوێ هەموو دەسەڵات لە کوردستانە قۆرق بکات باش کاک دانا بە کورتی وەڵام وڵی بە کورتی چی وەڵام باش وەڵام پێگەر من پارتی دیموکراتی کوردستان بەشدارە لە هەم نووسیتە ئەزای چۆنە من دواتریش پێم ئێساش دووبارەیە لێمەوە من مطلقاً لەگەڵ ئەو ڕایانیم کە بڵێ تەنها تۆ بە پرسیاری من قبولمە بڵێ زۆرینەی دەسەڵات لای پارتیە زۆرەی بە پرسیاتی داستوەیە بەس ئیجازە بەی نابێ بیکەی بە دوو خوشکەکە یەکێکیان نۆ شووی کردبوو یەکیان یەک شووی کردبوو بەڵام دوای پارتی ئێستا بەرپرسیاری یەکەم و سەرەکیە جەنابیشی بە پرسیاری هەموو لایەنەکان بە پرسیاری ئەوە بەرپرسیارەتێکی ئەخلاقیە بەڵام ڕێژەکەی چەندێکە کاکە من پێ دەڵێم بڵێ زۆرینە قبولمە بڵێ هەرە زۆری قبولمە بەس تۆش بەرپرسیاری ئێستا ئێمانە لەن قوبڵتانە من حەزەکەم توا بە وەڵامەکان بەمە کاگەریجە ئەنجارم بە سەرێکی تریشە دەمە بڵێم برادران ئێوە بیر مەکەنەوە تەنها ئێوە خاوەن جەماوەرن ئێوە خاوەن شەقامن نەخێوانە پارتی و یەکێتیش خاوەنی شەقام و خاوەنی جەماوەرن لەبەر ئەوانش هەڵقوڵاوی ئەم خەڵکن مەسلەی ئۆپۆزیسیۆن یا مەسلەی خۆپیشاندان کە برادرە باسی کرد بۆ خۆپیشاندان لە شوێنێ ناکرێت معنای فشارێک و نازم شتێکی سیاسی کاکە خەڵکی کوردستان لە بەعز نەترساوە لە درەنەترین حکومت نەترساوە ئێستا لە پارتیجێتی ناترسێ بچی ئێڵەن بۆ لە هەولێر و دۆک ناکرێت ڕێی منە کاکە باش بۆ ناکرێت ئەمە کێشەکەمانەوەی خەڵکی ئێمە بەڕاستی چاوەڕێی هێلکە و تەماتە کێشەکەی ئێمە خەڵکی ئێمە هەندێک لەم سیاست مەدارانە بوون بە پاڵەوانی سەر فەیسبوک و تەلەڤیزیۆن تەنها باسی کێشەکانەکەن بەبێ کە چارەسەر بن بە خەڵک ئێمەمان داناوە بۆی کە ببن بە با بڵین سەرچاوی چارەسەرجینا باسی کێشە بکەین ئەم هاوڵاتە بەرەزانە هەمویانەتن تابانی هەچی کێشەیە وڵاتیبان باسکەن بەڵام کێ چارەسەریوێ ئەو هاوڵاتیانە چارەسەریان لە من و لەو هاوڵاتی لە خەڵک بڵێ بەس باخر باشەکان تاوەکەم بەپەلە بۆ دەکەم مەسلەی ئەوەی کە باسیەکە لە سار نەوەحوتی داهاتی نەوە دو پارتیە کاکە بەچی پێوەرە بۆ میسپاتەکە وەرە بۆ میسپاتکە لە سار نەوەحوتی داهات کاکە با مەسیری واقعەکە بکەین با سەیری واقعەکەن ئەو کاکشەکەی ئەندان پەرلەمانە بڕوا ناکەم بە هیچ منطقێکەوە سا قبول کاو لە ساسەی لاسانەوەحوتی داهاتی نەوە لای پارتیە ئێمە با سەیری منطقی با بە خاچیانە قسە بکەین کاکە هەرێمی کوردستان ئێستاش سێبەری دویداری بەسەرەوەیە نیوەی ئیدارە بەدەستێکێتیە نوێی ئیدارە بەدەست پارتیەوە لایەنەکانی کەش بەشدارن هیچ منطقێتیانە پارتی دەسەڵاتی بەسەر هەموو بجومگەکانی ناوێکێتی بێت تا سنوورۆ نەخێوانە دەگەڕم وڵاتان کاتانێمێ کاتانێمێ بێ وەڵامی کاتێمێ دڵنیا بە دڵنیام خەڵکیش پرسیاری هەیە وەڵامیشان بەزەوەی نەوتەکە وەڵامی بەزێک وەڵامی بچووک ینی سێکتەری نەوت
لە پێش ئەم حکوومەتە بن کە فراوانە لەوانەیە لە سایاسا بە سیاسەتی پارتیۆکێتی برابێ بڕێەوە بە لێدوانی کاکوبا تاڵەبانی بە لێدوانی کاقیمات ئەحمەد کە بەشدارن لە ساسە لە سیاسەتی نەوتی ئێستا لیژنەی باڵای نەوتوگازەیە کە ئەو لایەنەی بەشدارن معلوم متلایەنەکەن ئەوان بەپرسن لە دەست و مختصری من نەتێش قسە بکەم بۆ لای مایکەکە هەر بەسیترێکی جەڵێ من ئەڵێم شانازیەکەم کە خەڵکی شاری سلێمانی ئەگە سلێمانی پێشنگ بێ لە هەچ پێش هاتێک من شانەزی بۆەکەم من بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم ڕێگەتدەم بەسەر چاو ئەخرتۆمیان قسەیان نەت دڵنیا بە مەجالتە دەم دڵنیا بە مەجالتە دەم و کاتی خۆ دێمە بەسەر چاو دڵنیا بەلەوە فەرموو من دوو پرسیارم هەیە یەکیان بۆ ئۆپۆزیسیۆنەکانی جاران سی حیزبەکەی ئۆپۆزیسیۆن بۆ ناکشێنەوە لەم حکوومەتە گەندەڵە دزە پرسیاری دومیشم بۆ ئەو چوار حیزب هەیە چکە بێچێتیشەوە ئێوە هەز ناکەن پارتی یاریتان پێکە لەسەر قەیرانی سەرۆکایەتی هەرێم تاکەی ئەمە قبوڵەکەن تاکەی چاوەڕێ کێ وەڵامت باتەوەیسە هەر چواریان هەر چواریان نە یەک کەس دکتۆر شێرکۆ اینجام کاگەنۆر 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 فەرموو جوابی بەرەوە دەست خۆش فەرموو فەرمووەرە کاگەنۆر جوابی بدەرەوە هەتا کاکەینەکە فەرموو جوابی بەرەوە من کاک دیاری ئەوان قسەیەکە ویستم قسەکانی ترم پێشوم تاوا بکەم یەکیان بەڕاستی ئەگەر ئیجازە بێت یەکیان لەسەرەوەی دکتۆر شێرکۆ باسی پێشمەرگاکە ینی ئێستا هەموو خەڵکی کوردستان دەزانن لە بەرەکانی شەڕی داعش لە ماوەی ڕابردوودا چێ شەڕەکە وە شەیدی داوە ئەوە تحسیل حاصڵە بەڵام من چی بکەم لە وەزیری پێشمەرگە خۆی ناتوانێت ڕاستە خۆ بێ بڵێ ئەمە مشکیلەکانە ئەمە گرفتەکانە ڕێگام نادەن ئەگەر نایکە ئەگەر وانە با دەست لە کار کێشێتەوە ئەوە یەک دووهەم بارمەتی دووهەم جارێشتر خۆپیشاندانێک بکرێ هێزی ئۆپۆزیسیۆن هیچ هێزێک ناتوانێت پێشڕایەتی بکە ئەوی کە دکتۆر شێرکۆڵە ئێمە جارێک تریش ئامادەین جارێک تریش بیتە سەر شەقام بیتە ئەم ساحەی سەرایە خەڵک دوات ناکەوێت جارێکتر ئێمە خۆپیشاندەر تەجربەی هەیە لەگەڵ ئێوە لەبەرەوە من تەسەوەرم وایە سبەینێ خۆپیشاندانێک لە سەرای سلێمانی بکرێ لەبەر دەم پارکی شانەدەر لە هەولێر بکرێ بەڵام ئەوە هێزەکان نین ئەوە خەڵک خۆرسکانە ئەتوانێت خۆپیشاندان بکە دوام کاکسۆران ئەتوانێت پێشڕایەتی ئەو خۆپیشاندانان بکە بەس حیزبەکەی ناتوانێت بیکا جارێکتر ئەوە خاڵێک دوام بۆ چوونی من ئەبێ واقعی بین لە هەرێمی کوردستانە کۆمەڵە کێشە و قەیران هەیە هەموو هێزەکان کەم و زۆر لی بەرپرسن ئەم قەیرانانەی کە ئێستا هەیە وای کردووە کە چوار هێز ببنە بەرەیەکەوە پارتی دیموکراتی کوردستانی لایەکەوە کەواتە ئەمە تەحسیل حاصلە کە ئەم کێشانە بەشی شێری بەر پارتی دیموکراتی کوردستانەکەوێ بەڵام پارتی دیموکراتی کوردستان خێرەکە لە سیوێکی ئابێ گرتو ئیسلامی لەگەڵی حکوومەتی پێکەناوە خێرە لە دوای هەڵبژاردنەکانی ئەیلولی 2013 گۆڕان چاوەڕێیەکی هەموو خێرەکان کاگەنۆر دەست خۆش کاتم مایتێ فەرموو پرسیارێک بۆ ئەو دوو حیزبە دەسەڵاتدارەکە ئێوە بەرپرس نین ئێوە ئەم وڵاتەتان وێران کردووە ئەم قورتان کردووە بەسەر ئەم وڵاتە ئێوە هیچ بە پرسیارێکتیان ناکەوێتە ئەستۆ پرسیارێکشم بۆ سێ حیزبە معارەزەکە ئێوە بوونەتە شورای چین بۆ پاراستنی ئەم دوو حیزبە و ئەم دوو بنەماڵەیە ئێوە بۆ پاراستنی دەستکەوتەکانیان ئێستا لە جاران زیاتر دزی ئەکرێت نەوتە دزن ئەوان 24 ساڵە حکومڕانی ئەم وڵاتەیەکەن ئەوەیان پاشەکەوت کردووە بەشی 50 پشتیانەکە هەتاقی ئەبن بە شورای چین بۆ پاراستنی ئەم دوو حیزب ئەم دوو بنەماڵەیە هەتاقی وەرنە دەرەوە لە حکومەت وەرنە دەرەوە لە پەرلەمان بەس تازە ئێوەش نانتان کەوتۆتە ڕۆنەوە بڕوان ناکەم بە ئاسانی بێنە دەرێ لە حکومەت و پەرلەمانە فەرموو ئەتوانی مایکە فەرموو پێشکی بە خێراتێم و میوانەکانەکەم دەستخۆشیش لە بەڕێستەکەم پرسیاریەکەمم بۆ کاکدانایە من لەگەڵ ئەو ڕایام کە ئەڵەی خۆت یعنی خۆ جوابی خۆ دەیتەوە پرسیەکان کە ئەڵەی بەرپرسی یەکەمی لەم دۆخەیە پارتیە من ئەڵێم نەک بەرپرسی یەکەم بەرپرسی ئەساسی ئەم دۆخە دروستبووین ئەم دۆخە پارتی دیموکراتی کوردستانە لە بەرەوەی هەمومان ئەزانی زۆربەی جونگە ئەساسیەکانی ئەم وڵاتە کە ئیبا بڕێوە لە ئەسوی پارتی دیموکراتی کوردستانە ئێمە کە هەمومان لە مناڵێکی 10 ساڵ پرسە ئەزانی گەندەڵی ئەم وڵاتە چییە ئەزانی گەندەڵی ئەم حکومەتە چییە پرسیارەکەم ئەوەیە سەرۆکی حکومەت دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن خۆی ئەزانێ گەندەڵیەکانی چییە خۆی ئەزانێ وەزارەتەکەی کە دروست بووە چ گەندەڵێکی تایە ئەڵێ نیەتی چاکسازیمان لە بەرنامەیان نیە ئێ باشە کە نیەتی چاکسازی لە بەرنامانە بێ ئەم خەڵکە تاکەی لەم وەسعا بژی پرسیاری دۆمیشم بۆ ئەفو بۆ دکتۆر شێرکۆ بۆ کاکسۆرانە ڕێزم هەیە بۆ ئەو دوانە کە ئەزام ئەو دوانە ئەندامێکی چالاکی پەرلەمانن بەڵام پرسیارەکەم ئەوەیە وەکو هەموو ئەندام پەرلەمانەکان یعنی ئەمە بۆ هەموو ئەندام پەرلەمانەکانە ئەم پرسیارە کە ئێوە ئەزانن حکومەتەکە بەو شێوەیە گەندەڵە یعنی تەواو کە پەرلەمانێک نتوانێت متمانە لە حکومەت بستەنێتەوە یعنی من پێم وایە هەڵوەشێتەوە باشترە فەرموو
دوای ئەو تۆش وەرە وڵات نین باش دوای کاتانێمە بنووسن بەسەر چاو کاتانێمە بۆی وەڵام دەنەوە کاتم ماوە مایکەکە بەرزکەرەوە تۆ باڵاو بەرزە دەی دەستخۆش بۆزە لێ نزیک بەرەوە سەرەتا بە خێراتی میوانەکانەکەم پرسیارێکم بۆ دکتۆر شێرکۆ ئێوە پێش ئێوە ئێستا بەس باسی داهاتی نەوتەکەن ناوت شکار ئێوە ئێستا بەس باسی داهاتی نەوتەکەن پێش هێوسنە ناو حکوومەت ئەتاوت داهاتی ناوخۆ و داهاتی گومرگەکان بەشی هەموو هەرێمی کوردستانەکەن ئێستا داهاتی ناوخۆ و گومرگەکان هەیە باش فەرموو بەس بە خێرایی سەردا بە خێراتنی و بەڕێزاناکەم من ئەپرسم لە ئۆپۆزیسیۆنیکەوە بەردێکی گەورەی هەڵگرت و ملی خوانی پێشکان چونکە بەڵێنی زۆر گەوریاندا ناوت ناوتان بڵێن تکایە بۆی دوای وەڵام ناوت و پرسیارەکەت بە کورتی فەرماوان کاوان فەرموو پرسیارەکەت من ئەپرسم ئەو ئۆپۆزیسیۆنیکەوە بەردێکی گەورەی هەڵگرت و ملی خوانی پێشکان بەڕاستی بەجددی بە کۆمەڵی بەڵێنی زۆر و گەورە و زۆر و زەبەنیانە پێویستی بۆەوە ناکرد بتان وتایە ئێمەش حەزمان لە دەسەڵاتە حەزمان لە سیارە و لە کورسیە ئێمەش ئەمانەوەی وەکو ئەوانی گەشت بەشی خۆمان لە داهاتی نەوە جیا بکەینەوە گەشت پرسیاری تر هەیە پرسیارێکشم ئەوەیە بۆ بەڕێز نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە ئەتانەوت سلێمانی سینیە ئاڵتونە حەز ناکەن لەسەر سینیە ئاسنە بەدەستانەوە فەرموو دوایە و بەرزان حەزم نەکە قسەکەم بەڵام مەبەستم ئێوە نیە ئەو قسانێکم یەک بە کورتیەڵێم هیچ حیزبێک نە نوێنەرمە نەسی قم بە کەستان هەیە و نە کەسیشتان نوێنەری خۆمەزان دەستان خۆش فەرموو مسلیم بەڵێ پرسیارم لەم بەڕێزانە نییە بەس داواکاریەکەم لەم جەماوەرە عزیزە هەیە هەز ناکەن شێخ مەحموودی نەمرگاڵتەمان پێەکە یعنی تاکەی خۆپیشاندان دژی ئەمانە نەکەین ئێمە بە کوردستان پێویستی بە خۆپیشاندانی خۆپیشاندان نەکەن ئێمە پێویستمان بە شۆڕشێک دژی ئەوەی کە پیاوێک هەڵە سێ لە ئێنارتی باسیەوە کاڵێ پارەم نەبووە جل بۆ مناڵەکانم بکڕم کە بچن بۆ مەکتەب پێویستمان بە شۆڕشێکە کە ئەوانەی کە بەعسی بوون ئێستاکە بەناو بازاری شاری سلێمانیا ئەسوڕێنەوە بەعسین لەلایەن هێزەکانی دەسەڵاتەوە حیمایەیان بۆ دانراوە هەر لایەنێک پەیوەندداریش من ناوی ئەو زەلامەشی پێڵم پێویستمان بە شۆڕشێکە گردەکان هەمووی بڕوخێنین مەقەڕەکان مەڵبەندەکان هەموویان بسووتێنین پێویستمان بەوانە هیچی نییە باش یعنی تاکەی تەریق نابنەوە بەرامبەر ئەم خەڵکە یعنی تاکەی شەرمەزار نابن معقولە یەک زەلام بوو بێ بە کێشە بۆ وڵاتێک بە کاملی معقولە بەڕێزم وەرە با من و تۆ شۆڕش بکەین کاکە فەرموو دەست خۆش باش یەیتە پێشەوە فەرموو ناوت دانا فەرموو باش کاکە فەرموو دەست خۆش فەرموو من پرسیارم لە کاک سۆران و کاک دکتۆر شەرکۆ کاک دکتۆر ئێوە چی بەو پێشمەرگاناڵن کە دوێنێ شەهید بوون پارەی مانگی 6 و 7 و 8 و 9 قەرزارن کە حکومەت بیان ناتێ ئەوان تازە ڕۆشتن شەهید بوون بە پارەیان بۆ چی تر بۆ ئەوان پرسیار ئەندام پەرلەمانەکان ئەوان باشتر دەتوانن بیگەێنن باش کاک دانا خێروبێری ئێوە چی بۆ لەنەوە یەکەوە بەس پێم بڵێ خێروبێرتان چی بۆ بۆ میلەتە ها بەس ئێوە ئەوە بوون ئێمە بخانە گریان بەس ئەوە بوون ئەو هەژارانەنا فێریانکەن بگرین لێتان پاڕێنەوە بەس بۆ ئێوە دروست بوون دەی پێم بڵێت چیتان کردووە باش چی شانازیەکێ بەس جوان بەرەوە دەستان یەیتە پێشەوە برام فەرموو وەرە پێشەوە باەتە پێشەوە هەموو لایە
تەشیدی بە هیچ حزبێ ناکەم بەس دە ڕۆژ پێش ێستا لە بادی نابووم تەسکەرەکەم دەرێ ناوە لە سەیتەرەکەم من 11 ساڵ دوو برام شەیدە لە دووەژیام بادنانەکەم پولۆتی بوتم بە بادنایی قسە ناکەم هەڵێ خەڵکی سێمانی چیانێ وتم خەڵکی سێمانی ئەویانەوێ چیانەوێ لە ئێمە خەڵک بێزارە لە ژیان خەڵک بێزارە لە وەرزە برادرمێ لە ئەوروپا دەفتەرێ دولای خەسک لە سجینگیراوە تەلەفۆنم بۆ کاکەفرەکە هەڵێ بێمەوە چی بکەم با لێ بم باش ئەوە دوکانەکەمە باوکم 8 ملیۆن دیناری ئار قەزارە ڕۆژی 4 نانمانە کرد ئەمڕۆ 13 سارم دەستکەوت وەتانی ڕۆ ئیشم کردوە ڕۆژی بوو 55 هزارەکەوت دوکانەکەم لای پارکی دایک بوو ڕۆژێ ڕێزمێ بۆم کۆبوونەوەی بۆم بەرنامەیە ڕۆژێ درۆ دوو ڕۆژ درۆ سیان 4 5 10 20 ساختەچێتی تا هەتا ناچێتە سەر ژیان بە ساختەچێتی ناچێتە سەر ئەوی ساخت ڕۆژەکە ڕێدێکێ ڕوبەڕوێ بێتەوە تۆ ڕۆژە لە سەلامێگەی دوان لیسیان چوارەم ڕۆژێ دیا و کوشە لە پەنایەکە ئەم حکومەتە شوای لێتووە بەم بە گۆڕانەوە یەکەم کەس بوومەوە کاکسمای لەسانەکە دەنگ بە گۆڕان لە هەموو سایتەکە دەنگ بڵاو بۆ لە بەردەی ملکەکە یاخەوت گۆڕانوتی واکەم وا ئەەکەین وا ئەەکەین مەجموعە چوونە ناو کورسیەکەەوە تێگەی ئالافی و بەوەنەوە شەوە بە سیارەی جوانەوە بە نادیەکانی شوانیانەوە بە قوماخانەکانیانەوە بە پارە چاکە بە ئافرەت جوانەکانیەوە ڕێزمێ بۆ ئافرەتانە خوشک من بە هەموو شێکانەوە خەڵک بێزار بوو لەم وەزعە داوا لە هێزی ئەمنیەکەم خەڵک یاتە سەر جادە ڕێ لە خەڵک نەگرن شانێن ڕێگا بە خەڵک بگرن خەڵک لە خەڵک فێرکەن بە تەقا بە چەقۆ بارچێ بێ ئەوە پەیامەکەی منەوەگو گەنجێکی خەڵکی شاری سلێمانی دوکانەکەشم لەو سامونکەرانەیە دەستخۆش برای گەوری بەر لە بێم لای تۆ کاک سۆران فەرموو بەڕیزێ مەلای هەمووتان فەرموو بەسەر چاو کاک سۆران بمبورە مەجاڵێم بە هەمووتان بەسەر چاو من مەجاڵێم بە هەمووتان بەس بە یارمەتیتان کاک ئیسماعیل فەرموو تۆ قسە بکە ئەو گەنجانە قسەیان کرد ئەو هاوڵاتیانی شەقام قسەیان وەک وتم گەنجە قسێکی زۆر جوانی کرد وتی یەکێتی و پارتی لە مەعادلەکە بکەرە دەرەوە بە تایبەتی لەم دۆخەی ئێستا پارتی لە مەعادلەکە بکەرە دەرەوە من پێشەشی قسەکانم بۆ بوت وتم بۆ پارتی لە مەعادلە کردێ دەرەوە لەبەرەوەی بە سەرچاوی هەموو قەیرانەکانی کوردستان پارتی دیموکراتی کوردستانە شخصێکە بە ناوی مەسعود بەرزانیەوە لە گردێکەوە ئەمە لای من مطلقە بەڵام من ئەم لایەنانەی ئۆپۆزیسیۆن بە کاک سۆرانەوە کە لەم سەرای ئازادیەوە ڕۆژانێک ئەو هاواری گەنجانی کە کردووە ئەوانی کە ئێستا ئیکەن ئەم لەسەر مەنەسەیە کردوێتی بە دکتۆر شێرکوو بم برادرە ئازیزانەوە من داوا لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنەکەم وەک وتم هیچ پەیوەندیەکانی پێشوو بەڵێ کاکە واللهی خەڵک لە قسە تێر بووە بیلای خەڵک قسەی ناوێ پێی بڵێ تۆ ئەزانی فێر لەم خەڵکا هێنی پێڵی لە سارنەوە حوتی بودجە ئەوەنەی وایە هزاری وایە پێشمەرگە سنگێنێ بەگولەوە تۆ پێی بڵێ وڵا کاکە چارەسەر ئەزانی چییە؟ نقطە سەری دێر وەرە دەرەوە بڕیار بەرە دەست ئەو گەنجانە بیارە دەست خەڵک با خەڵک حکوم با هاچی بەرپرسی دزە لە وڵاتە بیکەنە دەرەوە ئەنجا بزە کاکە تا قەیرانە ئیش دروست نەبێم قەیرانە چارەسەر نابێت. باش بمبورن ئەم دوانە زۆری کاک دانا فەرموو وەڵامیان بەرەوە سەرشیڵم تکاکەم لەو بەڕێزانە خۆیان نەکەن بە خاوەن ئەو جەماوەرە ئەو هاوڵاتیان ئەو جەماوەرە خۆیان خاوەنی دەنگی خۆیانە ئێستا خۆیان کە قسەیان کرد وتیان ئەمە توانم بیست حزبێنە معنای خۆیان خاوەنی دەنگی خۆیانە خۆیان جەماوەری خۆیانن خۆیان جەماوەری جملێنی هەمووتان چی ئەزانین چۆن بەس باش یەک دقیقە خۆیان جەماوەری خۆیان خاوەنی خۆیان کەس پێویست ناکە ڕێبەریان نییە خۆیان ڕێبەری خۆیان جا منەواڵم بۆ پرسیار هەم حزب سیاسیانە ڕێبەری چیەکەن کەس من پرسیاری ئەم حزب سیاسیانە ئەوانیش ڕێبەری چیەکەن ئەوان جەماوەری خۆیانە بەس ئەو جەماوەرە داغڵدڵی کە سودمەند نەبووە زەرمەند بووە مۆزەمبیقەوە نهاتوون کاکە باش میلەتەنین ئەیکۆناڵی دەسەڵاتی یەکەم هینانی کاکە باش بارمتان کاک دانا فەرموو زانیی قوربان کاک دانا فەرموو نوێنەری ئەو خەڵکەنی منەڵە ئەو خەڵکە خۆی نوێنەری خۆیەتی خۆی نوێنەری دەنگی خۆیەتی و داکوازەکانی خۆیەتی ئێستا خۆیان باسییان کرد بێئومێد بوون کە بێئومێد بوون لە ئۆپۆزیسیۆن لە دەسەڵات داواکارەکانە جێبەجێ ناکرێتەوە خۆیان نەزانن وەڵامی ئەو خەڵکە کە ڕووی کردوتە باش فەرموو شەورەکە لە دوو شتیوەوە هاتووە زانی فەرموو وەڵامی پرسیارەکانیان بەرەوە لە پرسیاری جەنابتەوە بەڕێزم زۆر من ێستا ژەڵێن کە بڵێ زۆرینەی بە پرسیارەتی لای لایەنێکە قبوڵە بەس نەک هەموو من ئەڵێم هەموو لایەنەکان بەشدارن ئەم زۆرتر لەبەروی کە دەنگی زۆرتریە جەماوەری زۆرترە کورسی زیاتریە دەسەڵاتی زیاترە قبوڵمە ئەوە بەڵام نەک هەموو بۆ یەک لایەن بە دلیلی ئەوەی کە ئێستا
چەند لایەنێک حکوومەتێکی بنکەفرانێت بەیاناوە بە کورتی ئەگەر وەڵامیان بیتەوە حکوومەتی بنکەفرانیان دروست کردووە هەر بە سیترین ومنە چەند ڕۆژەوە پێش لەم کەناڵێ نارتیەوە کاگرێباز خۆی قسەی کردوتی من لە وەزارەتەکەی خۆمە سەرۆکی حکوومەت هیچ دەسێوەردانی نەکرۆ دەسەڵاتەکانمە خۆمی شوکارەکەم توشگیریشی بروم لە چاکسازەکان ئەرێوە زیرەکانی کە پارتی نین بۆ چاکسازی ناکەن لە وەزارەتەکانە ئەگەر دەستانەگرن و دەسێوەردانەکەن لە وەزارەتەکانە فەرمو دەبڵێن دەسێوەردانەکەن واز دوایەوە بەس بە کورتی وەڵامیان بەرەو کاکدانە چووکە کاتمایتە تێ فەرموو ئەو کاکەیکە ئەو بەڕێزم ئەتوانی جەناب بە ئەرشیڤ بگەڕێتەوە بەڵام من تەنها ئەواڵن کاکە من دیفاع نە لە گەندەڵەکانی پارتیەکەم نە لە گەندەڵەکانی یەکێتی و نە لە گەندەڵەکانی حەزبەکانی کە لەبەرە میش وەکو جەناب کە مزاحید منیش کوڕە شەیدم 6 ساڵ تەمەن بووە کە باوکم شەید بوو دومانیش پێشەوە شەیدە هیچ مستەفید نوم لە زیخێکی وڵاتە تا ئێساش کرێتیم لە خانوە منم خۆمە نوێنەری جەنابیش دەزانم بەڵام لەگەڵەوەشە ئەبێ بە زەمیرەوە سێری تەسحی هەموو لایەنەکان بکەین بە کۆمەڵ و یەکگرتو و گۆڕان و بە هەموو لایەنەکانیکەوە بە تاکید دەوانش خاوەن بە پرسیارەتین لە ئاز جەماوەرە بە تاکید ناوێت بە پرسیارم بەڵێ قسەکەی تۆ قبوڵە بەڵام بە پرسیارەتی و ئەرکی کاک دانەتەوە هەبووە کاکە جان چۆن ئەوەی کە سا لە جەبەکان بە سیترین شت ئەوەی سا لە جەبهەیە شەڕەکە پێشمەگەی پارتی چێتەوە ملایەنەکانی پێشمەرگەیەکە برایە من کاکە فەرمۆرە ئەوێ دادا فەرمۆرە ئێرە کێ قسەکات بێتە دادە فەرمو منیش خۆم پێشمەگە بووم بە یارمەتیتان کێ ئێوێ قسە بکات لێەوە فەرموو لێەوە بەسەرە فەرموو بە کورتی جوابێکم بێ بۆ شێشان پێشەکەی بۆ کە ئیسماعیل دەستخۆشی لێکم پێم وایە قسەکەی کاسماعیل زۆر تاواکە ئەم حکوومەتە بە شۆڕشی تەکتاری نەبێت بە شۆڕشی تەکتاری نەبێ ناڕوا بۆ کاکسۆرانە هیچ شتێکم بۆی تەنها دەستخۆشی نەبێ بۆ کاک شێرکۆش من تەنهاوەی پێڵم کە گۆڕانکاریتان پێ ناکری ناتوانن شتێک بەم خەڵکە بڵێن ئێستا بەڕێزی کاکشران تا لە ئەڵمانە من پێڵم نێتەوە بۆ خۆی لێ دای مافی پەنابەرێتی کە چونکە ئەم وڵاتە بە هیچ شێوێک پاش نابێت هەنا شتێکە چارەسەری کا شۆڕشی چەکداریە بۆ بەڕێزەی یەکێتیش ئێوە لە ئێستا و ڕابردە چەندی ساڵە حکمی ناوتی سلێمانیتان کردووە پێم لە چیتان بۆ سلێمانی کرد جگە لە کۆڕەکردنی بازاری سلێمانی و پەروەرگری کۆمەلە کوڕەمەسوولی بێزارکرد و لە جادی پۆزەکە و توی مەلیک پۆز بەسەر کوڕی ئەم عالەمەیە لێن بۆ ئەم بەڕێزەی پارتیش ئێوە هاتووی باسی دڵسۆزی و بۆ پشاری سلەیمانیەکی بەڕێزەوەکو پارتی شانازی بەچیتانەکە شانازی بۆکەن کە دەبا بە ستیوێکی ئاپلان هێنایە سەر شاری هەولێر و سلەیمانی شانازی بۆ کە بە بیکەیسی تەقەتان لە گەنجی خەڵک تەنها لەسەرەوەی کە بەرتێرەشان کردە سەر بارەگاکەتەن یەک شتیکە ماوە بۆ بەڕێزە یەک شتیکە ماوە بۆ بەڕێزە دڵنیام سەرۆکی هەرێمەکەی تۆیە هەموو بۆتە هۆکاری هەموو قەیرانەکانی کوردستان هەرگیزیش ناگاتە سازان من داوای لێکم چوار پیاوی پیاوانەکە خۆی بێنێ و با بچینە داوای سازان خان بەڵام داوای لێکم کۆنە بەعسی و میتی تورک نەبم سەرەتا بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم منەوە پێشمەرگەیەک لێرەم ئەوە دەڵێم لایەنە سیاسیەکان سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێم هیچ کاتێک شانەزی بەهێزی پێشمەرگەوە مەکەن کاتێک شانازیمان پێوەکەن داواکارەکانمان جێوەجێ بکەن باش خۆ کاتی وەڵامانەوە نەما کاکیا بەڵام کاتانە دەمێت بەڵام میوانە بە ڕێزەکانەکە بۆ کاک ئیسماعیل تۆ ئەڵەی پێشمەرگە لە بەرەکانی جانگ بەتاتە نۆکە خوا باشە ئەی بۆ ئەو حەدیقی حەوانەتی کە لە گردەکەی زەرگەتە هەیە بۆ ناچن ئەوانە بەرم بۆ بەرەکانی جەنگ بۆ بەرەکانی جەنابەتی بوو چۆمان کاکە چۆمان من وەکو نوێنەری گۆڕان نەهاتووم گردەکەش باخەکەی نەماوە دوو قەل و قاسێکیە بوو سەگ خواردی حەزەکەم بزانیارە و برادرانە بەشار یعنی ئەوە هەر بۆ جوانی دوای وەڵامی بەڵام بڵم بە جۆرێکی تر جواب ببەمەوە کاک ئیسماعیل دوای وەڵامی دەرەوە سەر چاو کاتم مایتێ پرسیاری دووەمە بەتابەتی بزوتنەوەی گۆڕان لە نۆزدەی یەک بەنامێکی پاکیجێکی شەشخاڵیان دەرکە یەک لە بەنامەکە یەک لە پاکیجەکەی ئەوە بوو کە دەبێت حکوومەتی کوردستان هەڵبەشێتەوە لە ژێر تەسیری شۆڕشی ئیسلامیەکانی وڵاتانی عەرەبی بەڵام خۆیان دواتر لە دوای انتخابات چوونە پەرلەمانەوە ناتوانانی گۆڕانکاری بکات باش دەستخۆش کاک سۆران بمبورن کاتەکە زۆر کەمە بۆی هەمووتان کاتان بەڵام من بە خێرایی طبعا بارمەتیتان تکایە باجۆمان لەمان بێت فەرموو دەمخۆشی و دەستخۆشی لە هەموو ئەو گەنجاناکەم و من پێیان ئەڵێم دەنگی گەورەتر لە نەڕەزایەتی ئێوەم لە پەرلەمان و هەر کاتێک ئەوەی داخوازی ئێوەیە پێم نەکرا وەک لایەنەکەم ناڵێم وەک لیستەکەشم ناڵێم وەک سۆران عومەر ئەوە من هەر لێرەم لەگەڵ ئێوەم
و هیوادارم ئەگەر ئێمانە پێ نەکرا چێکی دەست دەکارە کێشتەوەی ئەوە دێمەوە سەر شەقام لەگەڵ ئەو گەنجە تووڕانە چونکە بۆ داخوازی ڕەوای ئەوان چوومەتە ئەوێ و هەر بۆ ئەوەش لەوێ توانی وێتی لە ئاستی ئەو بەرپرسیارەتە بێ باش تاو بارمەتیتان ئەوەی دەبێت دەست لە کار بکێشێتەوە ئەوانن کە دەستیان لە خوێنی خەڵکە ئەوانن کە داهاتی ئەم وڵاتیان دزیەوە ئێمە بۆ ئەوە لەوێین ئەوە یەک دوو ئەم وڵاتە دەبێ ئەوانەی حکومڕانێتی یەکەن حکوومەتیان بەدەستە لە سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و ئەنجومەنی ئاسایش و وەزیری نەوت و وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە و هەمووی تێبگەن تووڕەیی ئەو گەنجانە کە تەقیەوە ڕەحم بە هیچ کەس ناکە و تێلایەنەکەی ئۆپۆزیسیۆنیش پێویستە لەوە زیاتر لەو گەمەیە بەشداری نەکەن چونکە گەمەش نەتیجەی هەیە دەبێ بێنە کاکسمایل 30 ثانیە زیاترت نییە یعنی 30 ثانیە قسەکەم من ئەو کاکسۆمان قسێکی زۆر جوانی کرد دەستخۆشی لەکەم بەڵام سەرڕای ئەمە شانازی بە بزوتنەوەی گۆڕانەکەی خۆمەوەکەم کە وەک وتم نیەتەکەی لە ئەسڵا پاکە بەڵام گلەیەکەم لەوەیە بۆ نایەتە دەرەوە ئەم بڕیارەکە ئەگەر دەستخۆش دەستخۆش دکتۆر شێرکۆ کاکسمایل بارمەشەکانمان بهێنکەی لە پێشوا چین بۆ دکتۆر شێرکۆ فەرموو بە کورتی وەڵام من سەرەتا سەتی سەد تەیدی هەموو بەڕێزانەکەم و پشگیری تەواوی قسەکانی هاوڕێی بەڕێزم کاکسۆرانەکەم زۆر بە خێرایی هیوادارم بە هیچ جۆرێک مۆزوعەکە بەلاڕێیان نەبرێت چکە مەسەلەکە باسی هێزی پێشمەرگەی کوردستان کرا کە ئێستا قارەمانانە شەڕی داعشەکەن و ئەوانە و من لێرەشەوە داوا لە وەزیری پێشمەرگاکەم بابێتە سەر تەلەڤیزۆن ڕێگرەکانی بەردەم یەخستنەوەی ئەو یێزانە ئەلان کا بۆ خەڵکی هەرێمی کوردستان من نەزانم ڕێگری گەورە هەیە لە بەردەمدا بۆیە هیچ کاتێکیش خەڵک لەسەر و هەمومانەوەیە و خەڵک تاجی سەری هەمومانە و دڵنیان کەسێک ناتوانێت نوێنەراتی ئەوە بکە بڵێ وڵا ئەگەر خۆپشاندان کرێ فلان شوێن و نازان ئەمە خەڵک لەسەر و هەمومانەوە خاڵێکتر مەسلەی دەست لە کار کێشانە و کشانە و ئەوانە هەموو کاتێک من لە جاتی هەموو هاوڕەکانم چ لە ئەو چوارەی کە لە وەزارەتن چ ئەلەوانی کە لە پەرلەمانی کوردستان هەر کاتێک کە بزانین ئیتر قەیرانەکە لە سەداسەد ئەمەندە بنبەستە ئێمە بە هیچ جۆرێک ناتوانین هەنگاو هەڵبێنین تایە حکوومەت پەرلەمان بمورە کاک دیار قسە زۆر کرا حکوومەت پەرلەمان لای ئێمە وەسیلەیە بۆ خزمەتکردن بە هەموو جۆرێک پشتیوانی لە خەڵکەکەین لێ ئەکشینەوە یینە دەرەوە پشتگیری لە یەک مەسئولی گەنداڵ قومارچی پارەخۆر ناکەین هەر مەسئولێک لەو بابەتەیە دڵنیام داوا لە محکەماکەم بەیانی زووتر نییە بێنێت لەم سەرایە محکەمەی باش تاو دەستخۆش کاگەکە ببوورە دکتۆر کاتم نەما ئەوە گردی دەرگەتە کراوەیە هەر بە ڕێزەیەت با بێ خۆی بە کەیفی خۆی سیانە تەنها شتێکش کە داهاتی ناوخۆ داهاتی ناوخۆ من بە ڕوونی وتم دکتۆر باسی لەو پارە زۆرەی نەوت کە هەبووە داهاتی ناوخۆ ئێستاکە بە دیاریکراوی بە معدەلی مانگی دەستخۆش دکتۆر دەستخۆش کاگەخیا فەرموو کاخانەما فەرموو ئەگەر حەڤشت حوباتەوە بکرایە لە نیوەی ڕێگا دەستکەوتەکان دابش نەکرا ئێستا ئەم ڕۆژە ڕووینە ئێستش ئەگەر شۆڕشێکی مەدەنی بەرپا بکرێەوە لە حکوومەت بکشێنەوە بەڵام لە پەرلەمان نا چونکە پەرلەمان تاکە دەستگای شەرعی و دەنگدەری خەڵکە ئێستا لە کوردستان هەیە نابێت بەجێ بێڵی بۆ کەسانی کە ماوەیان بەسەر چووە لەگەڵ ئەوەیە هەم کە خەڵک قسەی خۆی بکات بە شۆڕش ئەگەر ئێستا بیکەین سبینە ناچار نابێ مناڵەکانمان بە چەک بیکەین ئینانەوەی داهاتووە بێ وەکو سووریا خوێن بۆ لابردنی کوڕە بەشار وەڵام من بەڕاستی ئەو گلەی ئەو گەنجانە بە نەزەری ئەتیبار وەرەگرمەوە پێم باشە یەکێتی و پارتی بە تایبەتی ینی ئەو تووڕەبوونەوەانە بە جددی وەربگرن و داواژەکەم بەڕێز سەرۆکی هەرێم ینی بێت مفاوەزات بکە لەو وەزعەیە ئەو هەرێمی کوردستان لەو قەیرانە دەرباسکە بە دەرباسکە یعنی ناکری ئەو هەموو خەڵکە ڕۆژتایوارە گلەیەکە گلەی بکە کاکسمایل کاتم نەما بۆ پێویستە بێ چارەسەری ئەم قەیرانە بکە بۆی ئەم مشکلی ئەم خەڵکە حل بکرێت ئەوە بە پلەی یەکەم دووهام هەموو ئەو خەڵکەی کە ئەتراز و ناڕەزایەتی هەیە لە هەڵبژاردننی داهاتووە گلەیی هەیە توانێت دەنگ نەدا بەڵامەکە قەرارە هەرێمی کوردستان بەسەر بارمەتیتان کاکدانا فەرموو بارمەتیتان ژەڵێم ئەبێت دەنگ و گلەی و داواکاری ئەم هاوڵاتیانە زۆر بە هەندۆرگیرێت بۆیە داواکەم لە هەموو لایەنە سیاسەکان بەسەرەکی پارتیۆکێتی ئینجا لایەنەکانی کەشکە بەشدارن پێکەوە بیرکەنەوە لە چارەسەکردنی ئەم کێشەیە بە شێوەیە کە بتوانن
بە زووترین کات چارەسەرە بۆ گرفتی هاوڵاتیان و گرفتی وڵاتە بدۆزنەوە ئەگەر نەیکەن بەڕاستی تووڕەبوونی خەڵک بە کەس کۆنتڕۆل ناکرێت دوجاری ژەڵێم باوکی من دوجاری ژەڵێم تووڕەبوونی خەڵک دوای شەفاعەت ناکە بۆ هیچ دایانەکە بەشدار بۆ بڵێ دەسەڵات. بەڵێ زۆر سپاس بۆ هەریەک لە دانا جەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، سپاس بۆ ئەنوەر حسێن ئەندامی مەکتەبی ڕاگەاندنیەتی نیشتیمانی کوردستان، سپاس بۆ یحیا نەوزەر بێژەری سەرای ئازادی، سپاس بۆ دکتۆر شەرک و حەمەمین بە کورتی سەرۆکی هەرێمە بێت چارەسەرێک بکاتەوە لە کێشەکانی ملت. سەرۆکی هەرێم وەکوونی چیربان باش سپاس بۆ ئیسماعیل عەبدوڵڵا بێژەری سەرای ئازادی، سپاس بۆ سۆران عومەر ئەن پەرلەمانتار لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان، ئازیزان و خۆشەویستان، سپاس بۆی ئازیز کابینەری ئەم ڕووماڵە ڕاستەوخۆ بوون، سپاس بۆی ئازیز و خۆشەویست کە لێرە ئامادە بوون، سپاس بۆ میوان ئازیزانە.